بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بەڕێزان تەوەری گفتوگوی ئەم شۆمان قسەکردنە لەسەر چارەنووسی سزادراوانی مانگرتووە لە نێوان یاسا و بڕیاری دادوەرە بەڕێزەکانتە بۆ قسەکردن لەسەرم تەوەرەش لە ستۆدیۆکانمان میوانداری زۆر بەڕێز کاک کارزان فازیل پارێزەر و بەڕێوەبەری ڕێکخراوی DHRDمان کردووە وەروها بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی لە چاکسازی گەورانی سلێمانی زۆر سپاس بۆ هەردووکتان سپاس بەوە دەرفەتە کاک هەستیار با سەرەتا لای تۆ دەست پێ بکەم بزانم دۆخی دەرونی ئێستا بە تایبەتی سزادراوانی مانگرتوو چۆنە وەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە لە ڕاستیە دۆخی دەرونی و جەستەییشان تقریبان تا بابنەوە کۆمەڵاتیشیان لێسارە زۆر خراپە و ئەوەی کە ئێمە لە نزیک و ئاگادارین و بەردەوام سەرپەرشتیان دەکەین و چاودێریان دەکەین لە ڕێگەی مەڵبەندی تەندروستی چاکسازی گەورانی سلێمانەوە لە ڕێگەی خاجی سوورەوە بەردەوام ئێمە چاودێریان دەکەین بە پێی ئەو ڕاپۆرتانی کە بەڕێز دکتۆرەکان و خاجی سوور و هەموو ئەو ناوەندانی کە پەیوەندیدارن بەلایانی تەندروستی با بڵێن جەستەیی سادراوەکان ئەمەشە بۆ دەکەن کە لە ڕاستیە بارودۆخیان زۆر خراپە و لە ڕوو دەرونیەوەشەوە کە من بۆ خۆم با بڵێن شارەزای ئەو بوارم کە لە نزیک و ئاگاداریم لە ڕاستیە ئومێد و هیوایەکی زۆر کەم ماوەتە بۆ سادراوانە و لە بوارێکی دەرونی زۆر ناجێگیران چکە بەردەوام باس لە داهاتوی خۆیان دەکەن بەردەوام باس لە ئازادبوونی خۆیان دەکەن و حەقش بەخۆیان بەڕابینن و لە ڕاستیە باری دەرونی سادراوان لە ئێستادا بەتایبەت ئەو سادراوانەی کە مانگرتوون باری دەرونێکی زۆر خراپیان هەیە هەرچەندە خۆمان لە نزیکەوە چاودێریان دەکەین با بڵێن خۆمان لە ڕووی دەرونی مڕعاتیان دەکەین وەزعیان ئاگدار دەکەینەوە با بڵێن زۆربەی زۆری ئەو پێداویستیانەی کە یارمەتی دەربێ بۆ ئاسایی بوونەوەی لانی دەرونی ئەم سادراوانە ئێمە بەرجەسێ دەکەین و فەرهەمی دەکەین تەنانەت لە دابینکردنی ئەوەی کە سوکاری سەردانیان بکەوە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان و ئەوان سوکنیان بە هەر شتێک بێ لە ڕووی دەرونیەوە بە هەر شتێک هەست بە ئارامی بکەن لە ڕاستی ئەمە بوان بەرجەستە دەکەین ئەمەش لە ڕاستیە بە هەوڵ و ماندووبوونی بەڕێز بەڕێوەبەرە کە دەرگای کردوێتەوە بۆ هەموو ناوەندانی کە دانەوێ سەردانی بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی بکەن و لە نزیکەوە ئاگاداری ڕەوشی دەرونی و کۆمەڵاتی و جەستەیی سادراوە بانکردوەکان زۆر باشە کاک کارزان نزیک بە 25 ڕۆژە دیارە چەند سزادراوێکی بەشی تیرۆر کە بە پێی ئیفرات شەرتی دەبێت ئێستا ئازاد بۆ بنمانیان گرتو ئایا کارەسات لەمەیەکە دەبێت مانگرتن ڕابگەێنن ئەو کات خەڵک پێیان بزانێت و ناوەندەکانی ئەوانەی کە باس لە مافی مرۆڤ دەکەن پەرلەمانتاران لایەنەکانی دیکە بێنە سەرخەت یاخۆت کاتێک کە دەبینرێت یاسایەک پێشێل دەکرێت و مافی خۆیانە پێیان بدرێت کارەساتەکە لێرەیە کە یاساکە پێشێل دەکرێت دەست خۆش کاکجێرا سوپاس بۆ کاگەسیار بۆ ئەو پێشێکیە بەڕاستی ڕۆژی پێنجشەممە ئێمە دوجار یعنی ڕۆژی پێنجشەممە کە دوێنەیەەکە ئێمە سەردانی ئەو بندکراوانەمان کرد قسەکانی کاگەسیار 100% تەواوە ئێمە دووەم جارمانە سەردانیانەکەین بەڕاستی شوێنەکان یعنی خەڵک واتە سەور کە ئامانەمانیان گرتووە لەوانە شوێنێکی زۆر خراپە بن من هەروەکو دڵنیایی یەگەڵێم ئێمە کوڕێکخراوێکی چاودێری بواری مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سلێمانی زۆر لە نزیک ئاگامان لەم بارودۆخەیە و جەنابی بەڕێوەبەری مشمان تێگەیانەوە ئەوش بە خۆشحاڵی وتی هەرچیتان پێیەکرێ ئێوە یعنی کۆڵێ دەستکراوی کردینەوەیە لەگەڵ بەڕێز داواکاری گشتیا لە سەرخەتین بۆ ئەم بابەتە تا پارێزەری بەڕێزەیە وەکو خۆبەخشانە بە دوای کەیسەکەیانن ئێمە تەنسیقێکی باشمان هەیە لەگەڵیانە کۆمەڵێک بابەتی ڕەبتە بەم مۆزوعەوە کاگی جەلال ئەوەی کە جێگەی نیگەرانی ئەمەیە بەداخەوە یعنی ئەو بەندکراوانە بۆ گەیشتونەتەوەی کەمان بگرن یانی ئەڵێ پێشتر بڕیاری دادگا هەبووە خەڵک هەبوو وەکو ئێمە ئەینەن مادەی هەبووە بەر ئازادبوون بە مەرج کراوە ئەوە تاوان لە یاسایە بەپی یاسای ژمارە یاسای بنەما دادگەری سزایەکانی ساڵی 1970 زۆر بەڕوونی لە مادەکانی 330 تاوەکو 330 ئەم بابەتی زۆر جوان ڕوون کردوێتەوە بە چەند فەقەرەیە یعنی کە ئەم یاسایە ئەخوێنیتەوە هیچ بەندێک نابینی کە ئەم بەندکراوانەی پێ بەدەر بکرێت کێشەکە لێرایە ئەمە بەڕاستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش بە هەمان شێوە لە نووسراوی کردو بۆ ئەنجومەنی دادوەری لە مانگی دەی پارە لە مانگی نۆ لە مانگی دە وەڵامەکان وەرگرتوێتەوە وەڵامێکی زۆر سەریحی راوەتەوە ئەمە نەگۆکو بڕیار وەکو ڕێک یعنی وەکو ڕێیەکە وازەح و جوابی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دراوەتەوە شکێمە بیرمان نەچی ئەوەی کە لە نزیکەوە پەیوەنددارە بەم بابەتە و بەم کێشەیەوە بەڕاستی چاکسازیەکان وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە ئەوەی کە لە دوورەوە وەزعەکە ئەبینێ و ئاگای لێنێ بەڕاستی دادگاکانە بەداخەوە یعنی ئێمە ئەگەر سیر بکەین یاسادانەری عراقی لە ساڵی 1970ەوە کە ئەم یاسایی دەرج کردووە لە ناو نصوصی ئوسوڵی محاکەماتی جەزائیە دەرفەتێکە ئازادون بە مەرج بۆ ئەوەی ئەو سزایی کە ئیرا بەسەر بەندیەکانە ئەو سزایە لە دەرەوە بیباتە سەر یعنی عقوبەکەی لەسەر لا ئەبا کەواتە
بۆ چوونی یاسادان لە کاتی خۆیان بۆ چونێکی زۆر وەکۆڵێ زۆر بەجێ زۆر لەگەڵ بەندەکانی مافی مرۆڤ و ئەوەی کە ئێمە ئاواتە خوازیندەوەی کە بەندکرااو کە چێتە ناو چاکسازەکانەوە بە کەسێکی چاکساز و ئەم ڕای دادوەرە بە ڕێزانە پێچەوانەی یاسایە پێچەوانەی بنەمەکانی مافی مرۆڤە اینجا من ئێستا حەزم کرد وردە باسی ئەمە بکەین بەڕاستی کە سەیری ئەم بابەتانەمان کرد بڕیارێکی ئەنجومەنی ڕێیەکی ئەنجومەنی شورا هەیە لە ساڵی 2011 کە وەزارەتی داد نووسراوی بۆ کردوون ڕێی ئەوانی وەرگرتووە ڕێوانە و کاتاڵێکی بەڵێ اینجا عرض دەکەم تەمەنی یاسای تیرۆر لە ساڵی 2006 لە هەرێمی کوردستانە نافزە و هەیە باشە پرسیار کراوە ناو وەزارەتی دادا لە ئەنجومەنی شورا کە ئەوش جهەی معنیە بۆی کە ڕەبابە بۆ دەستگا حکومیەکان جیاوازەکان و حتا لە یاساکانە وەکوڵێ ڕێی خۆی تابە ڕەکەی بەم شکلەیە یعنی بەم شێوازەیە حتا نسەکەیم پێەیە بەس بە کورتیەکەی بۆی کاتی جەرابتان زۆر نەگرم و کاتی بەرنامەکە ئاگامان لێ بێ ڕەکە ئەمەیە ئەڵێ نەسێکی دیاریکراو نییە لەو بەندانەی ناو قانون ئوسوڵی محاکەماتی جەزایی کە ئیستیسنای تاوانی ئیرهابی کردبێ یعنی بڵێن ئەو کەسانی کە بە یاسای تیرۆر حکم دراون ئەوانی لێ بەدەر نەکراوە یعنی زۆر وازەحە ئەمە یەک دوو هەم چەند تاوانێکێ لە ناو ئەم یاسایە دیاری کراوە یعنی بەنەست عەلا سەبیلی حەسر هاتووە نەگەوەی بڵێ بۆ نمونە ئەمە هاتووە ئەڵێ ئەم تاوانانەی کە حەزەکەی کات هەبێ ئەتوانن بیخوێنمەوە زۆر باشە نسەکەی عەرەبیە زۆر بەوازەحی ئەڵێ ئەمانە ئیستیسنا کراون وەکو تاوان لەوەی کە شمولی ئازادون بەمەرج بکەن تەمەن بیرمان نەچێ ئەبێ ئەو کەسەی کە ئەم یاسای گرێتەوە بێ سێ لەسەر چواری بەندکردنەکەی تەواو کردە بێ بەڵام بۆ نەوجەوان دوو لەسەر سێ و کەمترە عەلا کولین ئەوەی کە تایبەتە بە بابەتی یینەکەەوە ئەوانەی کە جەریمەی لوات و کاری سێکسی و ئەوانەیان کردبێ ئەوانەی لێ بەدەرە ئەوانی کە تعدایان کرد بێتە سەر ناموس حتا بە ڕزامەندی بێ یا بە غیر ڕزامەندی بێ ئەو احتیتابی غیر قووە ئەو حیلە على عرض من لم يتم الثامن عشر کە تاوانی کردبێ لەسەر کەسێک کە لە ڕووی سێکسیەوە کە خوار 18 ساڵ بێ ئەوانی کە تاوانی سێکسیان کردوە لەسەر و کەسانی کە مەحاریمی خۆیانن بە کوردیەکەی ئەمەیە تاوان کۆمەڵێ بابەتی کەشیشە بەڵێ تەزویر و ئەوانشی تیاجا ئەقمینەکە زۆرە بەڕاستی ئەوانشی کە جارێک بەسەرەن کە عقوبەی راون و جارێکە هاتوونەتەوە ناو بەندیخانەکە هەرچەنەوە ئەو ڕێی لەوانەیە چاکسازی بە نوعێکی تر بێت گرنگترین شت لێرە لەم بابەتە ئەوەیە دەستگا و مؤسسەی چاکسازی وەکۆ لەلایەنی پەیوەندیدارە لەوەی کە کێ شمولی ئازادون بەمەرجەکە یان نایکا وەکو هەنگاوی یەکەم چونکە چاکسازیەکان خۆیان باشتر دەزانن سین ساڵ لەوانەی کە لەوێ ماونەتەوە ئەم کەسانە لە ڕووی ئەخلاقی لە ڕووی ئامادەکاری و بۆی کە لەگەڵ خەڵکانی تر قوبولکەن چۆنێتی هاوکاریکردیان ناو چاکسازیەکانە چۆن بتوانن لەگەڵ خەڵکی ترا هەڵبکەن چەند سوودی ئەگەێنێتەوە بە کۆمەلگا یەکەم قسەی یەکەم قانونەکە وای داناوە قسەی یەکەم لەم بابەتەیە چاکسازیەکانن قسەی دووهەم بۆ دادگا سەیری ئەو بەیاناتە ئەکە بەپێی یاساکە بەپێی ئەو بەیاناتانی کە هەیە و دەستی کەوتووە و بەپێی ئەو راپۆرتانی کە هاتووە بەردەسی و لەگەڵ یاساکە پێچەوانن نەبێ دادگا لەسەرەتی بڕیارەکە دەرکابەوەی کە شمولی بکە یعنی مەجالێکی ئیجتیهادی نەهێشتۆ بۆ دادگا ئێستا قسەکەمان لەسەر ئەوەیە لا اجتهاد في مورد النص ئەمە قاعدەیەکی قانونیە یعنی دادوەری بەڕێز یاساییەک هەر کەسێک کە لەو جالا ئیش بکات تێئگا لەم بابەتە خەڵکێک کە خوێندنەوەی هەبێ بۆم بابەت تێئگا ئیجتیهادکردن نییە لە کاتی بوونی نەسێکە ئەم بابەتی یاسایی ئێمەش بە هیچ شێوە قابلی ئەوە نییە کە تۆ بتوانی شتیکەی بۆ ئیزافە بکەی حتا من بە دوواداچوونمان کردووە لەگەڵ سەرۆکی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان 100% لەگەڵ ئەم وەکۆڵەکەیسی ئەم بەڕێزانایە واتە دەستەی مافی مرۆڤیش پشتیوانیان من هەرچەنە وەکو من دڵنیا دەکەم و لە نزیک و ئاگام لیانە خۆزگە خۆیان لێرە بوونە قسەیان کردایە 100% ئەوانش لەگەڵ ئەم کەیسەیان وەکو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئێمە زۆر وەکۆڵێ بەتایبەتی ڕێکخراوی ئێمە ئاگامان لەم کەیسە هەیە لە ڕووی قانونیەوە باسەکەم ئەجنا من کە خۆم ئەو کەسانە بینیەوە بەڕاستی من لە کەسیان مەپرسیێتەوە لەسەر چی ئەو بەیراویان نەیراوی دێمە سەرەوە کاکارزان کە ئایا پێویستەکە ئەنجومەنی دادوەری یا دادگای تەمیز ورد بێتەوە لە دۆسیی کەسی ئەو کەسانە ئەو کات بڕیار لەسەر دۆسیی کەسی بدا نەک وەکو کۆی گشتی بڕیاریان لەسەر بدا دێمە سەرەوە کاگەسیار ئەو راپۆرتی کە ئێوە توێژەرانی دەرونی لەوێ ئامادەی دەکەن بەشی کاروباری کۆمەڵایەتیەکەن دوجار دیارە ڕادەسی داواکاری گشتی لە ناو زیندان دەکرێت
ئێوە چۆن چۆنی ئەم راپۆرتە ئامادە دەکەن و ئەوەندەی کە ئەگەر بکرێت زانیاری بخەیتە ڕوو ئایا ئەمانەی کە چاوانەی کە ئێستەمانیان گرتووە چه هاوڕێکانی دیکەشیان کە شمولی فراشەرتی دەکەن و بەڵام ئەم مافیان لە ئێستادا لێزەوت کراوە ئایا ئەمانە لە دوای 12 ساڵ سزا یا لە دوای 15 ساڵمانەوە هیچ مەرجەکانی چاکسازیان تێدایە؟ بەڵێ ئێمە لە ڕاستیە وەکو هۆبەی کۆمەڵایەتی کە مختصە بە بواری هەڵسەنگاندنی هەڵسوکۆت و ڕەفتاری سادراوان ئەرکی ئێمە زۆربەی زۆری هەرێ سادراوەکان لە ڕێژەی لە 100 با بڵێن بەشداری ناو پرۆسیسیانەوەکەی ناو کۆمەلگا چکە ئەمە هەموو گۆڕانکاری تەنانە خودی گۆڕانکاری لە گرتوخانەکان و بۆ چاکسازیەکان لەمەیە ینی تۆ بێ و کەسەی ئیسلاحکەیە بێ چاکسازی بکەی بۆ لە ڕاستیە ئێمە گۆڕانکاریەکانی ئێمە با بڵێن بەشداریکردنی ئەم سادراوە ناو ئەو پلان و بەرنامەی کە ئێمە دایدنین لە سەرەتای هاتن و تا کۆتاییەت ئەگەر بە گونجاو هات ئەگەر بەو شێوازە ڕۆژ کە ئێمە دامان ناوە لە ڕاستیە بە شێوازێکی زۆر باش راپۆرتەکەی بۆ دەنووسین بۆیە ئێمە ئەو پێنج سادراوەی کە ئێستا مانی گرتووە یەکێکن لە پێنج سادراوە هەرێ باشە نمونونەکانی ناو بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی بۆ لەبەرەوەی کە هەر پێنجیان ئیش و کارێکی تایبەت مختصیان پێدراوە و متمانێکی زۆریان پێدراوە لە ناو بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی وە ئێمە خۆمان تێیدمان کردوون لەسەر ئەوەی کە بەڕاستی هاوشێوەی کارمەندێکی ناو بەڕێبەراتی کارەکانی خۆیان ڕاپەڕێن چکە هەم یەکێ لەو سادراوانە کە بۆ نمونە تەواویشی ئەسەنگەری زۆربەی زۆری بەڕێبەراتی ئەو سادراوەی کە ینی جاری وە لەبانەوە هاتێتە دەرەوە تا 5 ئێوارە 6 ئێوارە دەرەوە ینی هیچ بربەستێک نییە بۆ ئەم سادراوە ئیشەکە بەشداری پرۆسی چاکسازیەکە بەردەوای شانەوەی ناو کارەکانی ئێمە دەکات بۆیە ئێمە لە ڕاستی راپۆرت نووسینی ئێمە لەسەر ئەم ساسەیە بۆ ئەو پێنج سادراوە بەڕێزەی کە ئێستا مانی گرتووە چکە من دڵنیام ئەم بەرنامەی بەڕێستان دەبێتە بەشێک لە هیوا ئاواتی زۆربەی زۆری و سادراوانە کە تەنامان گرتوەکان لە ناو بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانی نییە لە هەولێرش بە هەمان شێوانیش بەشێکیان هەر لەسەر ئەم مادەمانیان گرتووە ئێمە خۆمان راپۆرت لەبەرەوەی کە ئەمان فعالەتێکی باشیان لێ بەشداریکی باشیان کردو لە ناو کارەکانی ئێمە لە ناو هەڵسەنگاندنەکانی ئێمە بەڕاستی لێت ناشارمەوە راپۆرتێکی زۆر جوانمان بۆ نووسیون تەفاسیلی هەمووی ئەو وردەکاریانەی کە ئەم سادراوانەکەن ئێمە بەرزی دەکەینەوە بۆ لای بەڕێز داواکاری گشتی پێشوی بگاتە لای داواکاری گشتی بەشی یاسایمانێ ئێمە کە نابێت لە بیریکەین ئەوشەوەی کە ئەوش بە هەمان شێوە تەکمیلەی بەشی یاسایەکەی و هاتن و ڕۆشنەکانی جیرانی حکومەکەی چەندێکی کردووە چەندێکی تەواکلۆ بێکەوە دەکرێتە دوو راپۆرتی باش تەسلیمی بەڕێز داواکاری گشتی دەکرێت داواکاری گشتیش بە هەمان شێوە راپۆرتەکەی خۆ ئاراسی بەڕێز ئەندامانی دادگا بەڕێز ئەو راپۆرتە داواکاری گشتی لە ناو گرتوخانەکاندا هیچ ڕائیەکی خۆی دەخاتە سەر ئەوەی کە ئایا ئەم سزادراوە شمول بکا بە ئیفراتشەرتی یاخودنا ڕای خۆی لەسەر دەنووسێ بڵێ ئێمە هەماهنگێکی زۆر باشمانەیە لەگەڵ داواکاری گشتی لە ناو بەڕێبەراتی چاکسازی گەوران چکە لە ڕاستیا زۆربەی زۆری هەرێک کارەکانمان لەگەڵ بەڕێزیان نابەڕێەوە چێت چکە بۆ ئێمە هەماهنگی دروست دەکەین زۆر جارێ لە بەشێکی زۆربەی زۆریان ڕائیە ئێمە هەموو راپۆرتانەی کە بەرزی دەکەینەوە مافی خۆیەتی داواکاری گشتی سەرنجی بە لەسەر راپۆرتەکانی ئێمە بەڵام ئەوەی خۆی راپۆرت ئەنووسێت لەسەر ئەوە بەدڵنیاوە ئەویش بە ڕەچاوگرتنی راپۆرتەکانی ئێمە و ڕخێنەوەی دۆسەی سادراوەکە بەڵام ئەویش بە هەمان شێوە ڕێی خۆی بەناو بۆ زیادبوونی باڵی بابەتەکانی ئێمە بۆ ئەو دۆسیانی کە سادراوان بەرزەکرێتەوە بۆ دادگا بۆی ئێمە لە ڕاستیان من دەمەوێت دووبارەی کەمەوە ئەمە ئەم پێنج سادراوەی کە سامانی کردووە کە بەداخۆ 6 دانیشتن بەزێکیان باڵێن جیاوازە لەمە پەیوەندی بەم بابەتێ مۆنیە ئەم پێنج سادراوە لەو پێنج سادراوە زۆر باشانن کە ئێمە وەکو کۆمەڵایەتی وەکو هۆبەی توێژینە وەکو سەرجەم توێژەرەکان تێیدمان کردوون هەڵسەنگانێکی باشمان بۆ کردوون و با بڵێن دەستنیشانمان کردوون بۆی کە بەڕاستی ئەمانە شیاوی ئەوم گەڕێنەوە بەناو کۆمەلگا دوور لە بابەتە عاتفیەکان بەدڵنیایەوە ئێمە بە هیچ شێوەیە بابەتی عاتفی ناخێنە بواری کارکردنی خۆمانەوە چکە ئێمە پلان و بەرنامەی کاری خۆمانە بۆ ئێمە کاتێک سەری ئەم سادراوە دەکەین لە ماوەی 12 ساڵەکە لە ناو بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانە تەنها بۆ ساتێکیش مەحجەری نییە وەکو دووبرا لە ماڵێکا دابنێ ئەمانە دوو کەس لە ماڵێکا دابنێ بڵێ هیچ شەڕێکی نەکردووە لە ماوەی 12 ساڵە نه هیچ شەڕێکی کردووە نه هیچ مخالفێکی کردووە نه خوانەخواست بەڕێزێکی بەرامبەر بە کارمەندێک شەڕێک لەگەڵ سادراوە یعنی هیچ ئەو مخالفانەی کە ئێمە دەبێتە سەرنج لەلای ئێمە هیچێکی لە سادراوانی هیچ لە مخالفان ئەنجام نەداوە یعنی بابێ قابلیەتی و شیاوی ئەو بێ کە ئێمە بەڕاستی پێڵم هەڵسەنگاندنەکانی ئێمە گۆڕانکاری بەسرا بێنن بۆیە لەسەر ئەوی بەڕێستان ئێمە زۆر کاتەیە زۆر بە عەقڵانە زۆر بە مانتیقانە ئیش دەکەین سەر بابەتانە چکە زۆربەی زۆری بەشێک لە سادراوەکانمان هەبوو کە بەڕاستی بە گونجاومان نەزانین و شەرمیشمان لێ نەکردون پێمان وتون بەڕاستی تۆ کاتی ئەوەت نەهاتوو بگەڕێتەوە بەناو کۆمەڵگا یعنی بە کوردیەکی بە شێوازێکی خۆمان شیانەوە وەکو پێویست وەردەگرەوە بچینە ناو کۆمەڵگا چکە ئێمە لە ڕاستیە ئەگەر سادراوێ بزانین لەو ئاستانە نەبێ کە ئیفراشەتی بۆ بکەین یا ئەو حەقی پێ بدەین بەدڵنیای پێ نادەین کارزان لەم کاتی کە راپۆرتەکە ئۆکەیە بەپێی یاساکان و پرەنسیپەکانی مافی مرۆڤ و ئەرک و بەرپرسیاریتەکەیان راپۆرتەکە ئۆکەی بۆی کەمانەی فراشەرتی بیانگرێتەوە ئایا دادوەرێک لە ناو دادگاکاندا دەتوانێت بە کەیفی خۆی ئەم سزادراوە بهێڵێتەوە یەک نقطە هەیە پێشەوەی جوابی ئەوت بەمەوە ئەمەی کاگەستیاروان کە ئێستا ئەم قسەی ئەکەن و لێرە ئەم بکۆڵێ ئەم ڕێیان هەیە
حەزەکەم زیاتر ڕوون بێ ینی من خۆم لە نزیکەوەم کەیسانە بینی ئەمەی ئەمان علاقەی بۆ نیە ئەوانمانیان گرتووە کە ئەمان پشتگیریان بکەن ئەمە پێشتر تیانە دوو جار ئەم داواکاری بۆ بەرز کراوەتەوە ڕەفز کراوە یعنی ئەو ڕێی چاکسازی ڕەنگە هی 2019 ینی نۆ مانگە پێم وایە بەستە شەرسیان دوم جار ڕەفزەوە تۆ کە ئیفرات تەڵەبێکی ئازادون بە مەرج ئەکرێت دوای تا 3 مانگ کە نابێت تۆ هیچی کە بکەیت دوای 3 مانگی تر ئەبێت تۆ تەڵەبێکی تر تەقدیم بکەیتەوە ئەمە نقطە یەکەم نقطەی دووهام بیرمان نەچێت خەڵکانێکی زۆری تر هەن من خۆم لە نزیکەوە بنکراوەکانم بینی بەداخەوە هەمویان وەکوڵێ زۆر نیگەران بوو لەو دۆخە هاتم بۆ لای ئێمە یعنی وەکوڵێ هانایانێ داواکاری گشتیان تێگەیان وەکە ئێمەش ئایا مەسیرمان وەکو ئەوانە بێ یعنی لە ئێستەوە ئەوانیش ترسیان لێ بەداخەوە لە هەولێریش بە هەمان شێوە بینیمان حەپتەی پێشوو کۆمەڵی خەڵکی تر لەسەر ئەم بابەتە وەکوڵێ کەوتونەتە مانگرتن یعنی من بۆیە لێرەوە هیواخوازم ئەو لایانی بەرز کە ئەنجومەنی دادوەریە چوزان و مەزارەتە باڵێ دادگای تەنجومەنی وەزیرانە هەر جیهەتێک کە پەیوەستە بەم بابەتەوە بەڕاستی ئەبێ زۆر بە وریای مامەڵەکە ئەم بابەتە بکەین لە ڕوە قانونەکە و باسم کرد کاک جەلال ئەوان باش تێگەیشتون کە مۆزوعی ئەوەی کە دادوەرێک بۆچی ئەم بڕیاریاوە لەبەر ئەوەی ئەڵێن پێشتر خەڵکی هەبووە هاوشێوەی ئێمە ئەم مادەیە بەم مادەی حکم دراوە شمولی ئیفراط شەرتی کردووە بە ئازاد بووە لەگەڵ ئەما بۆ هاوڕێی بۆ 2-3 ساڵ ڕەنگە بەیەکەوە بوون دوای ئەو چۆتە دەرەوە ئەمە ئەم تەفسیرکردنی ئەم نەسە یعنی هیچ مبررێکی نییە وەکو باسم کرد یعنی ئێمە وەکو لە قانونەکە هاتووە باسیەوە کاڵی ئەوانەی کە محکومن بە ئەوەی کە باسم کرد بەشێکی موت بەڕاستی زۆر لەوە زیاترە تیانە بۆ نمونە جەرائیمی کە زەرری گیان بێ بە ئەمنی خارجی دەوڵەت یعنی ئەمنی خارجی تیا اختلاسی تیا ئەوانە مەشمول نین بەڵام بەڵێ ئەمە ئێسمە خەڵک هەیە کاکە من داتا لام نییە بەڵام من دڵنیا دەکەم بۆ خەڵکی تیا هەیە لەسەرەوەی لە فەیسبوکەوە شتێکی نووسی و قسەیەکی کردووە پشگیری لایەنێکی تیرۆریستی کردووە ئەوانەش یعنی لەمە دوای نایەنگرێتەوە بەڕاستی هیچی نەگرێتەوە ئەخ بەداخەوە ئەمە زۆر کارەساتە دەمەوێت لە پرسیارەکان هەر بۆ جەناب توێ وەکو ڕێکخراوەکەتان دیارە ساڵانە راپۆرتی تایبەتان هەیە بابیرمانە چێت لە 2010 و 11 راپۆرتی تایبەتان هەبوو کە باسن لە خراپی بڕیاردانی ناو دادگاکان ناو زیندانەکان لەوەی کە چۆن دەگوزارێت پێ دەچێت ئەمانش بەشێک بن لەوانی کە ئەو نادادگاریە کە لە ڕابردوودا هەبوو تێوەگلابن ئایا ئێستا دەکرێت هیچ نەبێ بگەڕێنەوە بۆ ڕابردووی ئەمانە کە چۆن تێوەگلاون بەم مادە تیرۆرانە لەسەر راپۆرتەکانی مەکاک جەلال بەڕاستی ئێمە قەت تەدەخولمان لە بڕیاری دادگانە کردووە بەس ڕەنگە لە مۆزوعی ڕێکارەکان ئێمە قسەمان لەسەر کردووە ڕێکارێک ئەگەر نایاسایی بوو بێ قسەمان لەسەر کردووە بەڵام ئەم بابەتە ئەمە حکومدان نییە لەسەر ئەوەی ئەم کەسە تۆمەتبارە یا تاوانبارە ئەمە ئەسڵان ئیلاقی بم بابەتەوە نییە ئەم کەسانی کە ئەم ڕێزانی کە لەوێ ئێسەمانیان گرتووە خەڵکانی تریش کە لەوێن ئەمە دادگا بڕیار یەکلایکەرەوەی خۆیاوە لە دۆسیەکانیانە ئەم کەسانە دانراوە لە چاکسازی شوێنێکە دەسەڵات و یاسا دایناوە ئەم کەسانە کە لەوێن بەپی ئەو ئیمکانەتی کە ئەم بەڕێزانە کە لەوێن هەوڵیان لەگەڵیان بۆی چاکساز بن ئەم کەسانە کە هاتنە دەرەوە یعنی ئێستا نەزڕی دنیا و کۆمەلگا و وەکوڵێ شارستانەتی ئێستا وا ئەبینێ ئەم خەڵکانە ناکرێت زەربی سفر بکرێن بە هەر تاوانێک حکم بوو بێ ئەم کەسە ئێمە باشە زانی هەرێکە لەمانە بە بارودۆخێکە هاتوون و حکم دراون ئەجینا بۆ لەم 5 میلیۆن 6 میلیۆن هاوڵاتی هەرێمی کوردستانەیە بۆ 1000 کەس لە ناوبەندیخانەیە بۆ 2000 ناوبەندیخانەیە ئەمە شەد نییە هەر هەمووی ئیتر تەواو وەکوڵێ بە هەموو زەهنیەت و عەقڵەتی خۆی و باگراونتی مەزبوط بێت تاوانێکی کردبێت و حکم درابێ ئەمە بابەتێکە بەڕاستی زۆر دوور و درێژە لە ڕووی مۆزوعی مافی مرۆڤ و چاکسازیەوە لەگەڵ ئەم شتە یەک ناگرێتەوە کێشەکەی ئێمە لەمایە زۆر باش وڵاتمان کاک جەلال مشکلەکە ئێمە موقیفی قانونیە یعنی لە ڕووی یاساییە وەکو باسم کرد ئەنجومەنی شورا دادگای ئەنجومەنی دادوەری خۆی ئەڵێ لا ئیشتیهاد فی مورد الناز ئەم بە دەرکراوەی کە هاتوون ناکرێت زیای بکرێ مشەڕع کە ئەمە یاسایی داناوە زۆر بەوازەحی تاوانەکانی دیاری کردووە نووسێتی شیاوی ئەوە نییە کە تێدا مەشوەرەت بکە یاخود بەڵێ بکەواتە چی یعنی کەواتە مەشمولن ئێستا جام یعنی سیرەکە لە وایە بەڕاستی مە چەند سیرەکەین ئێستا هەرێمی کوردستان هەڕەشی تیرۆری لەسەر نییە یعنی ئێستا تەسەور کە لە 2004 و 15 و 16 حەڤەش کراوە کە لە دوێ بەعکسەوە یعنی تۆ لە ساڵی 2007 و 16 و 14 و 15 هەرێمی کوردستان لە بەردەم هەڕەشی تیرۆرە زۆر هەڕەشێکی گەورەی لەسەر بووە ئەم تەفسیرە بۆچی واکراوە بەڕاستی جێگەی گومانە یعنی هیچ بڕێکی یاسایی منطقی نبینەوە بۆی ئەم بڕیارە بۆ دەرکراوە باشە لە چه یاسایەکە ئیجتیهادی نێوان دادوەرەکان یاخود دادگای تەمیز دەبێتە بەدیلی یاسا
یاسای نەسێکی سەریح و وازحیشی هەیە. ئەوان هاتوو قیاسی کردووە لەسەر ئەوەی کە نەسێکمان هەیە ئەڵێ ئەمانە لەو جەرائیمانە حساب بکرێت کە ئەمنی ئیقلیمیان خسۆتە خەتەرەوە. بەڵام یاساکە ئەڵێ ئاسایش و ئارامی هەرێ بڵێن ئەم وڵاتیان خسبێتە زەرەرەوە لە دەرەوەی وڵات. یاساکە ئەوەی تایە بۆ ئەمنی خارجی داناوە. باسی ئەمنی ناو ئیقلیمی نەکردووە. قیاسیان لەسەر ئەم بابەتە کردووە. ئەڵێ ئەوی ژۆک و ئەو تاوانانەی تر وایە ئەمە زەرگەێنن بە کۆمەلگا و بە نیشتیمان و بەگەل و ئاوا ئەم نسێکی ئاوای تیا هاتووە بڕیارەکە بۆیە ئەوان ئەڵێن ئەم بڕیاری کە ئێستا تاوان ئەمە دادگای کەتن بڕیارەکان دەرەکات لە هەرێمی کوردستانە لە سلێمانی لە هەولێر لە دووەک لە گەرمیان دادگای کەتن نعف و گەرمیان لەبەر و چاکسازی تیانە گەرمای تیانە دادگای کەتنەکان بڕیار دەرەکەن لەوەی کە ئەم کەسە بیگرێتەوە یان نەیگرێتەوە ئەم بڵێن ئەم بەندە یاساییە. ئەگەر ئەمە ڕەفز کرایەوە ئەو دادوەری دادگای کەتنی بەڕێز ئەمەی ڕەفز کردەوە چێتە دادگای تاوانەکانی ئەو ناوچەی کە دیاری کراوە بووی. ئێستا ئێمە کێشەکە لێرایە چۆتە دادگای تاوانەکانیش ڕەفز کراوە کەیسەیە لە هەولێر چۆتە ئەنجوم ئێستا تەواو چۆتە بەردەمی محکەمەی تەمیز. محکەمەی تەمیزیش تەزدیقی ئەمەی کردووە یعنی ئێستا وەکو ئەڵێ ئەمە بۆ ئەو قەزەی کە باسم کرد تەواو بڕاوەتەوە بەڵام ئەمە معنایەوە نییە ئەنجومەنی دادوەری و دادگا لەم ڕێی خۆی پەشیمان بێتەوە حەزەکەم بزانن یعنی ئەمە لە ڕووی یاساییەوە هیچ ڕێگریەک نییە کە ئەگەر کێسێکی تری ئەم بەڕێزانە ئەگەر من پێنجشەمە قسەم لەگەڵاکردن تەنسیقی شماگرۆ لەگەڵ ئەو پارێزەری کە بەخۆبەخشی هەوڵەیە و ئێمەش لاوانەیە هەر لەگەڵیان نابین ئەگەر ئەم داواکاریان ڕەفز کرایەوە ئەم جارە دادگای کەتن و چووە دادگای تاوانەکان و بڕیاری کۆتایی دەرچوو ئەم تەڵەبە بەرزکەنەوە بۆ دادگای پێداچوونی هەرێمی کوردستان ئەو کاتە ئەکرێ لەگەڵ دەستەی مافی مرۆڤ و ئەم ڕێکخراوانە هەوڵ بین لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە بابەتەکە زۆر لە نزیکەوە بگەینە دادگای پێداچوونی هەرێمی کوردستان. کاکەزان زۆر جار یاسایەکەگەل پێشێل بکرێ بە تایبەتی لە دیوە سیاسیەکەی و هەڵایەکی زۆر لە هەرێمی کوردستان دروست ئەکرێت وانە بۆ من هەرداخستنی پەرلەمان پێشەوانی یاسا بوو. ئەمەش خۆ پێچەوانەی یاسایە بۆچی فشارەکان لەمەیا بەدی ناکرێت لە ناوەندە جیاوازەکانی هەرێمی کوردستان پەرلەمانتارەکان تەنانەت بەشێکی کەمیان بەدەم ئەم پێشێلکاری یاساییەوە دێن. وەڵاهی کاک جەلال ئەم بابەتە خۆی تاابعێکی سیاسی نیە کێشەکەی ئەمەیە قسەکەی تۆ تەواوە زۆر کەیسی مافی مرۆڤێ لە وڵاتەیە پێشێلکاری گەورە بۆ مەگەر مافەکانی مرۆڤ گرنگترەیانەوەی کە تۆ 3 ساڵ پەرلەمانیان داخست هیچ نەگوە بڕوا بکە کاک جەلال من تا ئێستا ژووتومەوە ئەشیڵێمەوە یعنی ئێمە کێمان بینی لە هەموو ئەحزابە سیاسیەکان لە تشکیلکردنی حکوومەتە کامیان شەڕی لەسەرەوە کرد بڵێ ئەم کابینەیە ئەبێ بەندەکانی مافی مرۆڤ ئەو بەندانی کە عێراق و پێوەی پابەندە ئێمە بێ ملزەمی پێوەی کێ شەڕی لەسەر ئەمەکرد هەمووی شەڕی لەسەر وەزارەتە کرد و لەسەر وەکیل وەزیری ئەکرد و لەسەرەوەی کە لە پەرلەمانە چی هەبێ بە هەمووی بەبێ ئیستیسنا من ئەو قسەیەکەم ئەم نەزرەیە نییە تا ئێستا لای ئێمە بەداخەوە تاوەکو نێتە سەر کەسی شتێکی سیاسی گەورە حتا ئەوەی کە تۆ باست کرد مۆزوعی پەرلەمان ئەوانە هاتە بێشەوە خەڵک بۆ جۆرە تەعامی لەگەڵا کرد ئەبێ لەگەڵ کەیسێکی مافی مرۆڤ بەداخەوە چۆن قسە بکرێ ئەو چەند لایەنەکەمەی کە ماوەتەوە ڕێکخراوەکانە چوزان و خەڵکی خەمخۆرە توێژەرانی دەرونیە توێژێکی کەمن نام ئیمکانێتی وەکوڵێ ئەعلامیمان بەدەستەوە نە حیزبی سیاسی لە پشتمانە نە چوزانم ئێستا ئەسڵەن ئەبوایە پەرلەمان لەسەر ئەم بابەتە زۆر لەسەر خەت وایە من قسەیەکم بیست بەداخەوە یەکێ لەو بەندکراوانە پیانوتم هیوادارم ڕاز نەبێ ئەڵێ سەرۆکی دەستەی مافی مرۆ لیژنەی مافی مرۆ چۆتە ناو محکەمەی تەمیز کە قسەکانی کردووە قەناعەتی کردووە دەرتێتی وڵا ئیتە تەواو ئەو قسەی ئەو بەندیە لە بینی دوو کەوانە قسەی من نییە یعنی شەڕێکی هەرەوە نەکردو قسەکە بگەێت لێ دەپرسم لەوەی کە چۆن دەبێت تێڕوانینی بەرسە باڵەکان بەم شێوازە بێت دوای دێمەوە کاگە سێر زۆر جار یەکێک کە دەستگیر دەکرێت و سزای 15 ساڵ 6 ساڵ 10 ساڵی بەسەرا دەدرێت شتێکە ئەمە کە زۆر کۆمەڵایەتیە ڕەنگە خێزاندار بێ وانە کاکەرزان پێی بڵێ ئەگەر حکومەکەی 5 ساڵ بێ بە دیاریەوە دانیشم بەس بوو بە 10 ساڵ دانانیشم من چەند وەردەگرم ئەمە خێزانی ڕەنگە حاڵەتی واشمان زۆر بوو ئایا ئەمای کە ئێستا ڕەنگە چاوەڕێ بێ لە دوای ئێستا بەردێ بەڵام ئەگەر ئێستا ئازاد نەکرێت 4 ساڵی تر 5 ساڵی تر ئەگەر احتیمالی هەیە گەرەمەی بۆ حساب نەکرێ ئەم جار ئازاد بکرێ ئەم پێشێلکاریە ئەم زەوتکردنی مافی سزادراوان کاریگەری هەیە بەسەر خێزانەکانیانەوە بەدڵنیایەوە ئێمە هەمیشەوەمان و تۆ زۆر جار هەیە لەگەڵ دادگاشە لە ڕاستێت داوای تەنسیقمان کردو هەمانگیمان کردو کە ئەوان بەڕاستی زۆر بەوردی ئاگاداری کاروبارەکانی ئێمە بن هیچی لە بابڵین دڵگرانەکانی ئێمە لەم بڕیارەی کە بابڵین دراوە ئەوەی کە سەبارەت بە ڕاگررتنی ئیفراشەتی ئەم سادراونە ئەوەیە کە یعنی هەوڵ و ماندووبوونی مە هیچ ڕەچاو نەکراوە ئێمە وەکو
با بڵێن بەڕێوەبەراتی چاکسازی گەوران یا با بڵێن هەست شەش چاکسازیەکە کە چنێک بە هەموو ئەو پرۆسەیە ماندووە بین دیژوار هیراکیکی زۆرە چێشن تاوەی کە سادراوێک بەرهەم دێنینەوە سادراوێک ڕێگەخێنەوە سادراوێک شیانەوەی بۆکەین خێنە ناو کۆمەلگا بەڵام سێرەکەی لەو سەرۆبرارێکی کە لە زۆربەی زۆری هەوڵ مادوونەکانی ئێمە لە ڕاستیا بە بەرچاو ناگیرەوە بگرە زۆر جاریشەیە وا لێکرێت سادراوەکانی ترژ ناومێت بن بۆی بەدڵنیایەوە یعنی زۆربەی زۆری کەسوکاری سادرا و زۆری پێخۆشە کاتێک کە بینێت لە تەوقیتی خۆیان کاگاتە سەری خۆی یعنی ئێمە سادراومانەیە لە ماوەی 12 ساڵ لە ناو بەڕێوەبەراتیە بە پێ دەڵام هیچ کێشەیەکی نەبوو تەنها لەبەر خاتی ئەوەی کە بەشداری نە ئەو کارەی ئێمە بکە و بەشداری شیانەوەی ئێمە بکە و بەشێکی ڕێکیشی بەشێکی زۆریشی لەبەر خاتی ئەوەی ئیفراشەتی بۆ کە ئەمڕۆ بۆی بکرێ بەداخەوە ئەو بەشەشی نەما بۆیە لە ڕاستیە ئەو سادراوانە کە ئێستا با بڵێن جۆرێک لە ناومێدی و جۆرێک لە شکست ڕوبەڕوویان بۆتەوە نەکرد خۆشیان تەنانەت خێزان و کەسوکارەکەشیان بە بارێ دەرونیەکی زۆر ناخۆش و دژوارە تێپەڕبن لەسەر ڕەفزبوونی ئەو ئیفراشەتەیە بۆیە ئێمە زۆر جارە مەمانوتوە هەتا تۆ نیتە ناو بەڕێوەبەراتیەکان ناو چاکسازیەکانەوە ئیش نەکەیت بە فعلی لەوانەیە لە مەعاناتی ئەم سادراوانە تێ نەگەی نازانی کە ئەم سادراوانە لە چی ژیانێک و لە چ ژوارێکان تو بیرە بەرچای خۆ 12 ساڵی ڕێک باڵین ئەمە سزا ئەمە دادگا بڕیوەتی مەجید لارێکمان نییە ئێمە 12 ساڵم سادراوە بەرهەم دێنین خزمەتی دەکەین با بڵێن پلان و بەرنامی بۆ دانین بۆی کە لە ڕاستە یعنی جۆرێک لە دنیا بینینی بۆ دووسین بۆی کە چۆ دەرەوە تێبگا لەوەی کە ژیان بەڕاستی ئەو جۆرە نییە کە بەردام بێت لە سەتاوانکردن یا ڕوو بکاتەوە بابەتە ئەو جۆرەیە کە بەڕاستی ڕێز لە خێزان و خانەوادەکەی خۆ بگرێت ڕێز چوادەور بگرێت و چوادەوری بە هەمومانەکانەوە قبول بێ بە هەموو جۆرە لە ئایدیاکانەوە قبول بێ بەڵام کاتێک کە ڕوبەڕووی جۆرێک لەم پرۆسەیە بیتەوە جۆرێک لەم شتانە بیتەوە سێرەکەی بینی من پێم وایە کە زۆر جارەیە بەشێکی زۆری کۆمەلگا ئاگاداری ناو ڕۆژی ناو زیندانەکان نیە ڕۆژی ناو چاکسازیەکان نیە نازانێت کە چ کارێک و چ وڵماندووبوونێکانەیە بۆیە تۆ کاتێک کە بەشێک لەم تێنەگەشتە دروست نەبێ بۆ منە بۆ شوازی کاری ئەو توێژەر و ئەو ناوەندانێک کە لەو ناوەندەکا دەکەن ئەوانەیە جۆرێک لەم بڕیارانە یا جۆرێک لەم کارانە لەم شتانەی تریشا لەوانێت تۆ تا ڕێدێک بۆ منە ئاسانتر بڕیارەکە بدرێن لەسەرەوەی کە بۆ منە ڕەچاوی ژیانی گوزەرانی ئەو سادراوانە بکەن بۆ ئێمە لێت ناشارمەوە زۆربەی زۆری کێشەکانی سادراوان من چەندی سادراومانەیە هەمووشی زۆربەی زۆری با بڵێن ئەوەی کە شمولی دەرچوومە مەرجەکە ئەڵێ من حتا دەگاتێ دەچوومەجگەی کێشێکم نییە بۆ خۆی زۆربەی زۆری یاسا و ڕێساکان جێبەجێ دەکا بەڵام کە دەگاتەوە ئێمە خۆمان وەکو توێژەرەکان جاری وام سادراوە بە گونجاو نازێن ڕەفس یەکەینەوە بڕوا بکە 3 مانگ لێ دەبێت و بە 12 ساڵ لێ بە 10 ساڵ چکە ئەو پلانی داەوە بۆی کەبەر بێ بەڵام ڕاستی ئێمە لەوانەیە ئیفراجەکەی بۆ ڕەفسکەینەوە بۆیە ینی زۆر خۆشایانی کۆمەلگا و هەموو ناوەندەکان تێڕوانینیان نەبێ تێگەشتیان نەبێ سەبارەت بە ناوەندی ناو چاکسازیەکان ئەفمکە زۆر جار هەیە داوای ئەم جۆرە لە هەماهنگگەمان کردو لەوەی کە بۆ زۆربەی ناوەندەکان با بڵێن ناوەندی با بڵێن بڕیاردان با بڵێن لە دادگا لە وەزارەتی دادوە لە دادوەرە بەڕێزەکان کە سەردانی ناوبەڕێوەبەراتی چاکسازیەکان بکەن کە ئێمە بەڕاستی لێت ناشەرمەوە ئەگە تۆ سێریکە ئێمە لەو چاکسازیە لەوانێ جگای 900 بەندیوانە بێت جگای 900 سادراومانە بەجاری 1200 سادراو دێ ئێمە سەرباقی ئەوەش کە با بڵێن 200 سادراو لە زیاتر لە پلانی خۆی دێت سێرەکەی تۆ ئێمە پێویستە بەپێی ستاندار بۆ هەموو با بڵێن 20 سجنێک پێویستی توێژەرێکی بە ئێمە بۆ 1200 سجن هەشت توێژە دیتیا بێتگەلەوەی کێت لە چەندین لیژ نەشایە ئەم هەشت توێژەرەوە ئەم ناوەندی با بڵێن چاکسازیە بەردەوام لە پلان و بەرنامەیە بۆ بەڕێکردنی ئەم کارانە بۆ سەرخستنی ئەم کارانە بۆی کە ڕاستیە سادراوێک بە تەواویمانە بخاتەوە ناو کۆمەلگا بەڵام ئەمە ئەگەر یەکێک لەمانە کە ئێستا 12 ساڵ یاخود 15 ساڵ لە زیندانایە لە چاکسازیەکاندانە ئەگەر تا ئێستا ئەمە هەر مەترسی هەبێ بۆ ئەمنی خارجی یاخود ئەمنی داخلی ئایا لە دوای 4 ساڵی تریش ئێستا باشیان دەناسن لە دوای 4 ساڵ تریش هەر ئەبێت یا ئێستا ئەگەر نەیبێت و دوای 4ەکەی تریش نێتی لە ڕاستیە من کاکجل ئەمەشت پێڵم ئێستا شێڵمەوە لەوانە بەشێک لە سادراوان گلیمان لێکن لەسەر ئێمە لەسەرەوەی کە بۆ منە ئیفراشەتی بۆ ڕەفز دەکەینەوە ئێمە زۆر جار ئەمەمانوتۆ لە ماوەی 12 ساڵ مراقبە خستنی سەر سادراوێک لەوەی کە هیچ مخالفەیەکی نەبێ با بڵێن ئەگە مخالفەشی بێ ئەو هێندە گەورە نەبێ شیای ئەوە نەبێ کە ئیفراجی بۆ ڕەفزکایتەوە تەواو ئێمە بە گوجاوی ئەزانین یعنی تۆ ئەگەر بۆ ناوەندەکان هەموو ناوەندانە با بڵێن قسەی ئێمە بە نەزەری ئیعتیبار وەردەگرێ با بڵێن تێڕوانینی هەیە لەسەر قسەی ئێمە و قسەی ئێمە بە هەندووە دەگرێ بەڵێ ئێمە بۆکەی بۆ حساب دەکەین ئێمە پێمان وایە کەم سادراوە بە کەمکی ناو کۆمەلگا دێ پێمان وایە کە ئەم سادراوە بەڵێ لە ئێستادا کاتێکی زۆر گونجاو بووی کە خێزان و خانەوادەکەی لە خۆی بگرێ یعنی بیرمان نەچێت تۆ عفومکە ئەگەر هەر ئیزافەیە بۆ ئەم قسەی کاگەستیار ئەم قسەیە ئەمە معناوە نیە ئەم کەسەکە چوو بە ئازاد گرتیەوە ئیتر تەواو هیچ چاوێکی لەسەر نەمێت ئەو مدەی کە ئەیمێنێت ئەبێ داواکاری گشتی و ئەوە لەژێر یعنی وەکوڵێ چاودێری پاشینی بۆ بکەن بەڵێ باشکەواتە ئەگەر ئەم کەسە لە ماوەی بۆ نمونە ئەگەر 15 ساڵ حکوم بێ 12 بەسەر بن ئەو 3 ساڵی دەرەوە ئەگەر لە ماوەی ئەو 3 ساڵەیە تاوانێکی کرد یەکسەر لەو کاتی کە خوبەکەی وەستاوە
ئەخرێتەوە ناو زیندان سێ ساڵەکەشی بۆ زیندووکرێتەوە بەڵێ یعنی ئەوە شتێکی زۆر جوانە تۆ تەسەوەر کە ساڵ 1970 ئەم بابەتە هەیە ئێستا بەڵام کارزانە گەرێکی 15 ساڵ زیندانی هەبێ ئەم پرسیارش هەر بۆ جەنابەت لە 12 ساڵە ئەگەر تۆ حازر نەبی بەپێی ئەوەی کە چاکسازیش بووە بەری بێ لە بەروی ترسی هەیە بۆ ئەمنی خارجی ئایا لە دوای 15 کەژار و ترسی نامێنێ کەواتە حکوومەت و دەسەڵات و ئەم هەموو هیلاکەتی کە کرا چی ئیسفادەیەکیە بوو ئەم قسەیە زۆر تەواوە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا هەموو تاوانەکە قورسەکان بەبێ ئیسیسنا ساڵی ئەخیریان ئەو ساڵی ئەخیریان من ئەوەی کە من ئاگام لێتی ئاگام لێی بووە ساڵی ئەخیریان بەیانی پێی ئەڵێن ساعت دەڵێ بڕۆ دەرەوە بڕۆ بۆ گەڕەکی خۆت بڕۆ سەردانی باوکت دایکت کەسوکارە هەر شوێن هەر جێگێ تۆ پێت خۆشە بەس بێ زەحمە ساعت 4 وەرەوە ناو گرتوخانەکە تەسەوەر کە هەموو بەندەکانیان و ناخۆشترین مەرحەلەمانە بەڵام وەکوڵە بە شەوقەوە چاوەڕێی ئەو کاتێکا کە کۆتایی پێبێ ئەزانی ئەمە چەند گرنگە زەلامێک 20 ساڵ تیانە بوو 20 ساڵ 19 ساڵ ناو سجنا بووە لە ساڵی ئەخیرە ئەم کاری لەگەڵاکەن ئەڵێ بڕۆ ناو بازار بڕۆ ئامادە بە بۆی کە تۆ جاریکە هەوڵبی بچێتە ناو کۆمەلگا ئەم یاسای هەرچەنە یاسایەوەمان نییە حەزەکەم بزانی ئەم ئیفراشەرتیە تۆزە بچووکەمان هەیە بەداخەوە ئێستەوە دادگا ئەوانەش هاتوون ئەمەنیان قەتیس کردوتەوە یعنی ئەو عقلەتی کە یاسادانە لە ساڵی 1970 دایناوە بەداخەوە ئێستا دادگاکان خەریکی تر ئەمەش تەزیقەکەنەوە لەم بابەتە زەمان پرسیاری بکەم لە ساڵی 1970 یاسایە دانراوە ئەو کاتە دیارە یاسای تیرۆر کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە نەبووە بەڵام خۆ ئەم یاسایە 2 ساڵ جاری هەموار کراوەتە بۆچی تا ئێستا ئەنجومەنی دادوەری ئەمانە هیچ پرۆژەیەکیان نەبووە لەوەی کە با لە هەموار یاسا تیرۆرەکانە بڵێن کاکە ئەم یاسایە نابێ شمولی ئیفرات شەرتی بکە وڵی خۆی ئەمەیە قسەکە کاک جەلال باشتر نیان کردووە پێشتر کۆمەڵی خەڵک مەسەن ئیسفادی کردو سوودی بینیوە لەوەی کە هاتووە دەرەوە بارگرانی لەسەر چاکسازیەکان نەماوە خۆی ئەمەیە کاک جەلال یعنی مشکلی ناو چاکسێزەکان من دەمێکەوتومە بەڕاستی حکومت ئەولەویەتی ئیشی خۆی نەیەوە بە مۆزوعی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زۆر دەمێکم قسەم کردووە خۆزگەسە وەزیری کاروباری کۆمەڵاتی گوێی لەم قسانە بووە کە لە چەندین شوێنی تر و لە چەندین راپۆرتی تر ئەمە قسانەمان کردووە آخر ئەرکێکی زۆر قورسەیرا بەسەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تۆ کەمترین ئاوری لێبیتەوە بەداخەوە یعنی ئەگە دیقەت بێ شتێ بڵێم با بڵێن ئێمە ئەو سادراوانی کە دەچنە ناو بەڕێبەراتی چاکسازیەکانەوە با بڵێن لە تمەنی 30 ساڵیا چۆتە ناوێ یعنی کەسێکە تاوانی ئەنجام داوە ئەم کەسە تاوانەکەی دژی کۆمەلگایە تۆ ئەو زەختا خێتە سەرشانی من لە دەرەوە ناتوانانی چاکیکی پەرۆدەکەت بوون ناتوانە چاکیکەوە هیچ وەزارەتێک ناتوانێت کوپیز ئەمە چاپکات دیخێتە سەرشانی بوون 8 کەس بوون 10 کەس 15 کەس دەبێت ئەم کەسە چاکی بخێناو کۆمەلگا گرفتەکە لە بەڕاستی ئەمە بەڕاستی خۆیەوێ هێزیەوێ خۆ ئیمکاناتی مادی دەوێ ئەمە بەڕاستی ئەوەندە ئاسان نییە تۆ کەسێک چاکساز بکەیت کەسێک چاکساز بکەیت بنیادی کەساتی بنیتەوە بنیادی ڕۆحی و دەرونیان بنیتەوە ئامادەکی بەناو کۆمەلگا ینی بەڕاستی ئەمە شتێکە ینی بارگرانێکی زۆرە بۆ سەرشانی چاکسازەکان پێویستە وەکو کاکارزانە لە ببووری کە قسەشم پێ خەتەکە پێویستە ئەوڕێکی جدی لێ بدرێتەوە تۆ مادەم ئەرکی شانەوەی سادراوکە خێتە سەرشانی من دیوەرە یارمەتیم بە وەرە هاوکاریم کە وەرە دەستم بگرە بۆی کە ئێمە لە ڕووی دابیکردنی توێژەرە لە ڕووی ئیمکاناتی مادیشەوە هەتا ئێستا چاودێری پاشینەکە ببوورە ئەوەی ئێمە کە چاودێری پاشینەکە کە قسەمان لەسەر نەکردووە تا ئێستاش لەناو بەڕێبەراتی چاکسازی گەورە یان ناوەندەکانی چاکسازی تا ئێستاش نەبووتە کاری جدی لەسەرەوە وەکو علاقەی شخصی توێژەرەکان ناو بەناو ئیشان کردو لەسەرەوەی هەواڵی سادراوەکان پرسیەوە چیە کردو چی نەکەوانە بەس فرێ ناکردی تۆ لەکوێ توانی 1400 سادە و چاودێری پاشینە بکەی بچی بزانی وەزعی چۆنە خێزانی چۆنە مناڵی چۆنە خەریکی چییە ئەو شێدیکە نزیکە لە تاوانەکە یا تاوانی ئەمە ئەسڵان تا ئێستا نزیک نەبوویتەوە لەم بابەتە بۆی لە ڕاستیە گرنگیدان بە چاکسازیەکان و بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی پێم وایە دەبێت ئەولەوێتی کار بێت چونکە تۆ مادەم ئەو بارگرانە قورساخێتە سەرشانی کەسێک ئامادەیەکی بۆ ناو کۆمەلگا دیوەڵی ئاسان نییە ئێمە بناومان جاریوە بۆ پەروەردە ناکرێتەوە کەسێکی گەورە کە خۆی بەڕاست زانێت تۆ چۆن ڕێکی خێتەوە بۆ ناو کۆمەلگا هەر حکومێکی ڕەشید لە هەر وڵاتێکی دنیاە ئەگەر گرنگی بە سێکتەری تەندروستی و کاروباری کۆمەڵایەتی نابزان ئەو حکومەتە پشتی لە ئیتر من ناڵێم بە قەز بێ یا بەغێر قەز بێ بەڵام پشتی لە بابەتی چاکسازی کۆمەڵایەتی و بەدیهێنانی دادپەروەری لەناو ئەو کۆمەلگایە ئەمەی ئێستا ئەگوزارێت لە وڵاتی ئێمە لەوەتی ئێمە ئاگامان لێتی ئەم حکومەتانە یەک لە دوای یەک تەشکیل بوون و ئەڕۆن ئەمەیە بەڕاستی کارەسات بووە یعنی ماخولە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ گرنگی پێناگرێ لەبەرەوەی کاکە خۆ بە سامانە سروشتەکان نییە نەوتی بۆ بەرهەم بێنێ ئەمە گرفتی ناو کۆمەلگایە ئەمە خەڵکی سیاسی کێشەی بەمە نییە کاکە خۆ خەڵکی سیاسی زۆر گەورە ناچێتە ناو بەندیخانەوە نەماندیوە تا ئێستا
ئەبەڕاستی تا ئەسی چێمان دیوە کامە بەرپرسێکی گەورەی حیزبی خراوەتە ناو چاکسازیەکانەوە ئەمەیە گرفتەکە لەبەرەوە ئاوردیانەوە لەم بابەتانە نییە اینجا دوای پێشمانەڵێن وڵا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ڕقیان لەم ئەزمونەیە چا بەم ئەزمونە هەڵایەت ئێمەڵی کاکەمە پێشەکاری مافی مرۆڤ ئەوڵێ ئێوەتانێ بەندیخانە بکرێ بە ئوتێل کاکە وانە ئەمە گرفتە ئەساسەکەی کە لە ئەرزی واقع ئەمەبینی یاسای بەتێبەتی چیرۆر کە ئێسام مافەی لێ زەوت کراوە یاساکان بۆ منە دەڵێ با لە 15 ساڵ زیاتر حکم نەدرێت ئەم بۆ منە مادەی تیرۆر بڕگەی دوی تیرۆرەکە دەڵێ یاەکەکەی یاسیەکەی دەڵێ با لە 15 زیاتر نەبێ یا لە 20 زیاتر نەبێ زۆربەی ئەمانە آخر حکومیان پێدراوە واتە 15ەکەیان پێدراوە ئیتر لەمە تونتر نییە تا تۆ بەسەریا بشکێنیتەوە لەو لاشەوە یاساکە مافی فراجی پێداوە کەواتە گەر هێشتا ئەمە مەترسی هەبێ ینی چۆن دەبێت دادوەرەکان یا پێشتر ئەو دادوەری کە سزاکەی بەسەرایاوە نەیزانی وەکەمەی فرات شەرتی دەیگرێتەوە با لەمە زیاتری بدابا نەخێری فراشەتی نەکاکەمە هەردوای نایەتە دەرەوە خۆ دوای 5 ساڵەکە هەرێتە دەرەوە یعنی خۆ ئەمەیە ناڵێم ئەم لێک نزیک بوونەوە خەمخۆریە نییە یعنی لەگەڵ ڕێزم بۆ ئەو کەسانی لەو مەجالا ئیشەکەن تۆ تا نیتە نزیکەوە بە چای خۆ نەیبینی نازانی گرفتە گەورەکە لەکوێیە کاکە معقولە بینایی چاکسازی ژنان و مناڵان ئێستش بڕۆ سەیری کە شوێنی ئەوەنی ئەسڵەن بۆ واللهی نازم بۆ قوتابخانەش بۆ هیچ شتێ بەکەڵک نایە هەر بەڕاستی مەیانی تۆ چۆن لێرە چاکسازی ئەەکەی ئەم چاکسازی گەورانی سلێمانی دوای هەڵایەکی زۆر لە 2011 یاڵە توانرا ئەم بابەتە وەکۆڵێ ئەجناویش زۆر خراپ بوو ئێستش ئەگەروانە بووە ئەو کاتە نەکرا ئێستش بە عینە قسەمان کردە ئێستا تامان باشە بە زیندانیەکانیان زۆر بەڵێ زیندانی زۆرە کارمەندی نیە معقولە تا ئێستا بۆ ئەم ماوەی ئەم ساڵە بۆ کاکە بۆ توێژەریشمان زۆرە یەک دنیا توێژەمانێ بۆ دانەمەزرێن لەم شوێنە چەندی جاردامان کردو کاکارزان هەمووکو لە بەی خۆمان هەمووکو بەڕێبراتی چاکسازی گەوران چەندی جاردامان کردو لە خودی بەڕێز وەزیر و هەموو وەزارە ئەو وەزیران بە ڕێزانەی کە پیا تێپەڕوین داوامان کردو پێمانوتون بە سەراحی پێمانوتون ئەگەر دەتانەوێت پرۆسی چاکسازی و شیانەوەی سادرا و ئامادەکاری سادرا و بە شازێکی زۆر منەزەم و ڕێکخراو بخرێتەوە بەناو کۆمەلگا پێویستمان بە توێژەرە ئەرکی ڕئیسی لە بواری شیانەوەی سادراوە دەکەوێتە سەر توێژەر ئێمە هەشت توێژەریتیان لە ناو بەڕێبەرای چاکسازی گەوران هەشت توێژەر و 1200 سادرا و ئیفراشاتی بۆ بکەی مۆڵەتی بۆ بکەی هەر توێژەرێک لە سێ چوار لیژنەیە کاکارزان وەکو ڕێکخراوەکان کە ڕێکخراوێکی فعالە ڕێکخراوێکی کاریگەرە لە ناو کۆمەلگای ئێمەدا بەردەوام سەردانی ناو چاکسازیەکانەکە ئەزانەی حاڵی ئێمە لە چ حاڵەکە یعنی سەرباقی هەموو ئەو ئاسەنگانەی کە بۆ ئێمە دروست بوو ئەو هەموو ئیمکانەتە زەعیف و با بڵێن کەم و کوڕی کە بۆ ئێمە دانراوە هێشتا شتوانیمانە ینی بەڕاستی پێڵم ڕۆڵێکی کاریگەرمانە بێ لەسەر پرۆسی چاکسازی لێت ناشارمەوە من ئێستا پێ دڵم چکە بابەتی ئێمە لە ڕاستی لەسەر ئەو پێستادراوەیە بڕوا بکە ئێستا کاچیت ئەو ژووری پێستادراوە یعنی نازانم چۆن ینی دڵت بڕوا نادەکە و سادراوانە بینی هەرێکی لەوەی کە بۆن منە 2 مەتر دوورە بۆ سەر ئاوەکەی بە 1 سەعات دەچێتە سەر ئاوەکەوێتەوە بە ڕاکشانی بێنە سەر ئاوەکەوێنەوە ینی لە ژیانێکی زۆر ڕاخۆشن بەڕاستی ئەمە بە دەنگەوەچوونێکی زۆر جدی دەوێت ینی ئەمانە تۆ ئێستا گەر خوا نەخواست ڕوبەڕووی با بڵێن کارەساتێک ببنەوە یا با بڵێن ڕوبەڕووی بابەتێکی نەخوازراو ببنەوە سوێن ئەمانە چۆن بتوانین ئەمە کە سوکارەکانیان مناڵەکانیان خێزانەکانیان دووبارە قەنەعەت پێ بکەن لەسەرەوەی کە بەڕاستی نیشتیمانیان خۆش بێ کە بەڕاستی منیان خۆش بێ لە ڕاستی ژیان ئێمە بۆبورەکە کارزان بۆچی لایەنە سیاسەکان چەندە پێشتری ئاماژەت پێکرد هێندە بایەخ بەم بابەتانە نادەن خۆ ڕەنگە زۆر جار چۆبارانەکانی ئێران و تورکیا هەرچەندە هەر ناوەسرن بە بەیاننامەکانی فراکسیۆنە جیاوازەکانیش ڕەنگە بۆ نمونە 5 کەسیش بریندار نەکەن هەرچەند لە ڕابردوودا زۆر بووە نامێت ئەو بە یەکجاری بۆ شێوازە بەراوردی بکەم بەڵام هەریەکە و سێری هاوڕێکەی تری دەکا بەیاننامە دەردەکا بە بێ سوودیش بۆچی کەسیان حاضر نین بەدەم بە تەنگەم پێ سزادراوە بێن خۆمانە کوردن بۆچی نایەن بە تەنگەمانەوە بەیاننامە دەرکەن باز لە بنەماکانی مافی مرۆڤ بکەن باز لەوانە بکەنمە پێشەلکاری مافی مرۆڤە بۆچی کەسیان لەسەر بە نایەنە جواب جاکاک جەرە ئەوە ئەگەر بڵین وڵاتێکی گەورەی وەکو ئێرانە نازانم تورکیا تعداکە دەسەڵاتی ئەمانیە باشە مبەڕی هەرچەندە من ئەوانەی بۆمبەڕی نازانم وەکو ڕێی خۆم باسەکەم ئەگەر ئەوانە مبەڕی بن بۆەوەی کە نەتوانن ئەوانە بوەستێنن بەداخەوە ئەو کارە سادانی کە ئەقۆمی هەموو ساڵێ خۆشیان دەزان بەیاننامەکان ڕایان ناگرن بەڵێ لە مانگی 9 هەموو ساڵێ ئیتر ئەمە لە مانگی 8ەوە کە ئەو بەروبوومی هاوڵاتیانە پێگە هەموو ساڵێ ئەوە بینی بە بەرچای خۆمانەوە لە تەلەڤیزیۆنەکان هەموو ێبینین ئەمە بەوان ناکرێ باشە خۆ کاکە ئەمە لە بەردەستی خۆتە خۆ ئەمە چاکسازیەکە ئەمە من ئێستا پێت ئەڵێم کاگەسیار بێنە لی پرسە کاکە 4 کەسیکیان بێنە پێ دەڵێ کە مکوڕی ناو چاکسازیەکان چه بێ زەحمەت بۆیان بکەن من ڕێکخراوێکی مافی مرۆڤم ڕێکخراوێکی نێودەوڵەتی مافی مرۆڤێت ئەچێتە ناو گرتوخانەکان و ناو چاکسازیەکانەوە ئەبێ من هاوڵاتی ئەم وڵاتم هەموو مشکلەکانیان ئەزانم تێ ئەگەم لێیان بەڵام مۆزوعی مافی مرۆڤ ئەمە نازانێ وڵا کاگەسیار جوودی خۆی کردویان نەیکردووە ئەمە دوای بێتەوە بە خەلەل بەسەر حکومەتی هەرێمی کوردستان و عێراقیشەوە تەبعاً هەموو 4 ساڵ جارێک لە
مجلسی حقوقی ئینسان کە یەت سەر مۆزوعی سجون و این عێراق زۆر وەزعی خراپە تاڵان بە هەرێمی کوردستانیشەوە دوای جوان جوابیانە دەینەوە بەڵێ جوابیشانەیەنەوە خۆ بەداخەوە یعنی زۆر جواب بەس ئەو وەڵامانە خۆ ئەوە گەر بێتە سەر و بابەتە من قسەی ترم هەیە ئەو وەڵامانە هیچی جێ ناگرێ وەڵام چییە تۆ لە ناو مەجلیسی حقوقی ئینسانە وڵاتانی دنیا بێن 300 نزیکی 300 ڕاستپاردە بن بە عێراق هەرێمی کوردستان پێت بڵێ لە مافی مرۆڤ تۆ خەلەل دەیە ئەمە بەرنامەی ناوێ ئەمە حکومت نابێ خۆی بە ئاگابێنێتەوە کاکە من چی لە حکومت کەم علاقاتی دەولی باشە تۆرە ناوخۆی خۆت باشکە زۆر باشەکە کارزان ئەو دادوەرە بەڕێزانان جومەنی دادوەری دادگای تەمیز ئەمانە نازانن ئەوانە نازانن ڕەنگە ئەمانەم سزادراوانە دەبێت جیاکاری ئەگەر هیچ نەبێ هێندا بە مەترسیەوە سێری مادەی تیرۆرکن خۆ دەبێت جیاکاری لە نێوان دۆسیە کەسیەکانە بکەن ڕەنگە کەسێک کە وڵا دوای کراوە بە تیرۆر خۆ ئیشی محکمەیە ئیشی من نییە بەڵام تیانە مۆزوعەکە خەتف بووە بەحساب دوای هینێکی تیرۆریان پیاوە یاسای تیرۆر تەطبیق کراوە بەسەریە نابێت دادگای تەمیز زەمانە وەکو دۆسی کەسی جیاوازی بکە نەکەوەی کە مادەکە بە هەمووی بگرێتەوە کاک جەلال ئەمە لە بینی دوو قاوانە شەر نییە ئەم قسەی من بەڕەهایی بیکەم هەم دادوەرەکان هەم سیاسەکانی وڵاتانی ئێمە دڵنیا دەکەمەوە لە خەلفێتێکی مافی مرۆڤ و ئەوانەوە ئیش و کار ناکەن مۆزوعەکە هەر یەکەو لە باگراوندێکی خۆیەوە بەداخەوە ئەو دنیا بینینەی و ئەو ڕۆحێتی مافی مرۆڤ کە بازەکرێت لە دنیاە ئەبێ ڕەچاو بکرێ ئەمانە ڕەنگە بۆ جوانکاری بەکاری بێنن حکومت بەکاری هێنێ شتی جوانکاریت بۆ ئەکا ئێمە ڕەچاوی مافی مرۆڤەکەین بەڵام لەسەر ئەرزی واقع خۆی گرنگە تۆ مۆزوعی مافی مرۆڤ کۆڵێ پیادە بکەیت و بیپارێزی ئێستا وەکو باسم کرد یعنی معقولە یاسادانەری عێراقی لە ساڵی 1970 ئەم ڕوئایی هەبوو بۆ تاوان و تاوانکاری کە و خەڵکانی کە بوون نوع لە تاوانانە حکومەیرێن پێشەوەی حکومەکان تاواکە بێتە دەرەوە ئەمە نوعێکە لە کرانەوە ئەمە نوعێکە لە حکاکە نوعێکە لە عقوبەی بەدیل هەر نوعێکە لە عقوبەی بەدیل کە ئەمە ئێستا لە دنیا زۆر بی ئەوەیە قسەی لەسەر بکەین کاکە پێویست بەوە ناکە هەر کەسێ تاوانێکی خێرابی خێدە بەندیخانەوە وەرە کاکە وەرە ئیشی کەی پێ بکە وەرە کاکە ئەم زەلامە ساڵێک ئیشێکی قووەبەخشی پێ بکە لە شوێنێکە با خزمەتێکی وڵاتە بکە چ سوودێکیە ناو بەندیخانە تۆ داناوە ئێمە ناڵێن هەرچی تاوانەمەی خەرە بەندیخانە قسەمانە سەرەوە نییە پاراستنی ئەمن و ئاسایشی وڵات و خێزان و تاکی ئەم وڵاتە ئەبێ لەسەر هەموو شتێکەوە بێ ئەمە هەمومان قبولمانە ڕەنگە تاوان بەرامبەر هەمومان بکرێ بەڵام ئەمە معنایەوە نییە کەسی تاوانکار هەر کەسێ بوو ئیتر هەرچێکی تۆ بیخیتە بەندیخانە معقولە زەلامەیە لەسەر کەمترین بەسیترین شت دزیەکی کردووە کە ئەمە کارێکی خراپە بەڵام ڕەنگە لە نەبوونی کردبێتی ڕەنگە لە شتێکی چوزانم زروفەکەوای لێکردبێ ئەو کارە بکات تۆ بیخیتە بەندیخانە چوار ئەوەنە پاری تا سەر دەکرێت دادگای تەمیز و دادوەرە بەڕێزانە سێ دۆخی کۆمەڵگەشت بکەنەوە کات بڕیار جا ئەمەیە کێشەکە ئایا دادوەرەکان چەند خەمی ئەم بابەتەیانە قسەکەم لەسەرەوەی کەمیان هەیە من دڵنیا دەکەم و کەمیان هەیە لەو ڕوئایی مافی مرۆڤ قسە بکەن من دادوەرەیە چوینەتە لای پێمان تۆ کاکە فلان و فلان ئەوانە لە شوێنێک تعزیبی راوە وتوێتی کاکە جار ئێوەتانەوەی لەسەر مۆزوعی تعزیبی کەسێک واز لە مۆزوع ڕئیسەکە بێنین ئێوە باسی شتی میسالی لە ئێمە ئەکەن کاکە بۆ میسالیە یعنی بۆ ئەبێ وڵاتی ئێمە تا ئێستاش من دڵنیا دەکەمەوە زۆربەی کارمەندانی پۆلیس و ئاسایش لەگەڵ ڕێزم ناڵم هەر هەمووی بەڵام ئەم ڕوئایە هەیە کە مۆزوعی لێدان و تعزیب ئەبێ هەر بمێنێ کاکە حاکمەکان هەیەتیانە ئەم قسەیەکە ئەخ بەداخەوە ئەمە ڕوئایەکی زۆر خراپە ئەڵێ نەگەرەوە نەکەین چی بکەین ێ باش وەرە با بیکەین بزانین ئەگەر ئەوە نەکەین شتی تر هەیە با بیکەین کەسی بیر لەمە ناکاتەوە ئەمە وەکوڵێ خەمە گەورە زۆر باشە گەستیار تاپان خۆتەزانی وەک ئاماژەیەکی شت پێکرد ئێستا بەشێک لەو سزادراوانە یا با بڵێن هەمویان ڕەنگە بە هیوایەکەوە سەیریان بەرنامە بەشێک لەوانە باس لەواکەن کە گێڕاوەکان ئەوانەی کە جارێک تر هاتوونەوە تۆ زیندان ئیفرات شەرتیان لێ زەوت کراوە مافە ئەمانە بۆچی لە ڕاستی ئێمە بەشێکی زۆربەی زۆری و سادراوانەی کە دیێنە لای ئێمە لە سەرەتای هاتنیانەوە تا دقیقە تەواو بن پلان و بەرنامەی تایبەتیان بۆ دایانین و ئاخێنە ناو چوارچێوەی کاری خۆمانەوە لیانی لە هەر شتێک نەقسیان هەبوو بێ لە ناو کۆمەڵگا ئێمە هەوڵ دەدەین بە پێی و کارەتەکەی هەمانە بۆ بڕکەینەوە بەڵام زۆر جارێ سادراوەکە جیا لە جارێک دوو جار سێ جار دەگرێتەوە بەناو بەڕێبەراتێکەش وە کەمترین کاریگەری هەیە با بڵێن کەمترین ڕۆڵی لە بەژاریکردنی ناو پرۆسەی چاکسازیەکە ئێمە بۆ ئێمە زۆر لەو سادراوانی کاتێک کە گری لەسەر ئێمە دەکەن ئێمە نەهاتوین هەر ئیفراشاتێکی بە تەواوی بۆ ڕەفزکەینەوە دین چیەکەین یعنی ئەگەر زانی بەژاری پێکەین باگێشی دەکەین دەیخێنە ناوەندی قوتابخانەوە ئیشکار و کارەکانی خۆمانەوە خولی زمانی ئینگلیزی هەموو خوڵانی کە ئێمە هەمانە ئەگەر ئەم سادراوە بەژاری کرد ئیفراشاتێکی بۆ دەکەین بەڵام ئەگەر نەیکرد ئێمە لە ڕاستیە سێ مانگی ئەوڵی بۆ ناکەین پێڵێن ئاگاداریکەین وڵێن تۆم سێ مانگت بۆ ناکەین لەبەرەوەی کە تۆ هیچ بەشداریەکرد نییە
ناکرێت تۆ بیتە ناو بەرەبەراتی چاکسازێکی لەو شێوازە بەس دابنیشیت و بخۆی ینی تۆ بێ پێویستە بۆی کە گۆڕانکاری لە فکر و ئایدیا بۆ چوون تا بکەیت پلانی کارت گۆڕی شازێک شتێک بزانی کە هیچ دەبێت کە ئەچیتەوە دەرەوە جیاواز لەوەی ڕابردوو کار بکەیت تۆ کە هەر بە هەمان ئەم عەقڵەتە من بنێرمە دەرەوە زۆر جارە خێزان و خانەوادەکەشە جارێ گلەیان لێمە کردو لەسەرەوەی کە ئەم سادرا هەرو خۆی وایە بۆی ئێوە پلانەکانمان گۆڕانکاری بەسەر هاتووە لەسەرەوەی کە ئەگەر سادراوێک ئەگەر دووەم جاریشی بێ بۆ منە بەشداری ناو ئەو پرۆسی چاکسازی ئێمە بکە بەدڵنیا ئێمە چیمان کردو ئیفراشەتەکەمان بۆ بەرزکردەوە بەڵام ئەکسەرێتی زۆربەی هەرە زۆری ئەوانەی کە بۆیان ڕەفز دەکەنەوە کە دوو جار و سێ جار هاتوونە تۆ بەشداری هیچیان نەکردەوە سێ مانگی ئەوڵ بۆیان ڕەفز دەکەنەوە لە ماوەی سێ مانگە پیان ئەڵێن ئەوە کتێبخانەمانەیە قوتابخانەمانەیە خولمانەیە زمانمانەیە بەشداری سمیناراتە کە هەموو ئەو جۆرە کارانی کە بدەمانێت ئەگەر بەشداری کرد دووبارەی بۆ دەکەینەوە بەس ئەگەر بەشداری نەکرد بۆ ڕەفز دەکەینەوە بەس ئەمە بەتەنیا لەسەر شانی ئێمەش ناوەستێتەوە بۆ زانیاری بەڕێستان چونکە بەشێکیشی پیوری بەدادگاوەیە زۆر جارێن بۆکەی نووسیمە بە باشە نووسیمە و بە گوزاویشم زانیوە و لە بەشی یاساش بە خەماشیە بەڵام لە دادگا جاریوە بەڕەف ساتێتەوە من بە باشش بدادی چونکە بۆ دادگاش بۆ خۆی جۆرێک لە تێڕوانینی هەیە ئەو حەقی بە خۆیدا و مافی بە خۆیداوە کە بۆ منە سەرپەرشتی ئەو ئیفراجە بۆ جاری دووەم ئەگەڕێتەوە بەڵێ جاری دووسێ بەڵێ ئەو حەقی بە خۆیداوە بۆ منە زۆر جارێک ئەو حەقی بە خۆیداوە کە بەڵێ ڕەفزی کاتەوە ئێمە سادراومان بۆ لەو جۆرە بۆ گلەیی سادراوەکە لەسەرەوەی ئێمە ڕەفزیەکەینەوە خەبی ئێمە جیای لە خەبی ئەو دیه بەس بڕاتە دەرەوە ئێمە دەمانێت کە چێتە دەرەوە یعنی کەسێک بێ بەمانای کەلیمە کەسێک بێت کە خێزان و خانەوادە و کۆمەلگا بە تەواویمانە قبوڵی بێ هەر ئەمە خەمەکە ئێمە وەکو ئەرکی وەرکو بەرپرسیارەتێکی خۆمان بۆ زیاتر هوشیارکردنەوەی هاوڵاتیان یاخۆدە و تێبینیانی کە ڕەنگە پێویست بێ بخرێتە بەردەم دادوەرە بە ڕێزەکان کەمپینێکمان ڕاگەاندووە گەڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی کۆمنتت لەسەر ئەم جۆرە هەڵوێستانە چۆنە بەڵێ دەستا خۆش بێ من بەڕاستی خۆمیشک ملانە کە تێدی دەکەم چکە من لەبەرەوەی لە ناوەندێکا کار دەکەم من خۆم ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەم سادراو بوومەتەوە بەردەوام لە ناگەرم یعنی کەس نەزانێت لەوانە بڵێم کاکارزان زۆر باش بزانێت ئێمە هیچ ڕۆژێک نییە زیاتر لە چ سادراو سی سادراو نەبینین یعنی بەردەوام ئاگاداری ژیانی و ئەزانی لە چی مەعاناتێکان ئەگەر من زۆر جار شەمە وتووە ئەگەر ناوەندەکانی تر با بڵێ وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا و هەموو ئەو وەزارەتانەی تر کە معێنن بە گەشەکردنی تاکێک ئەگەر وەکو پێویست ڕۆلی خوان ببینێت ئێستا من چاکسەزەکانی من لە ڕژەی لە ساڵ 50 کەم دەکات بۆیە ئەم ناوەندانە نەقسیانەیە کەم و کوڕیانەیە بۆیە ڕژەی چاکسەزەکانی من بەرزبێتەوە بۆیە جۆرە لەم کەمپینانە لە ڕاستیا گەڕانەوەی ماف بۆ سادرا و لەوەی کە مافێکی لێ زەوت کرابێ لە ڕاستیا من بۆ خۆمیشێک ملانێک کە پشگیری یەکەم من بەڕێبەراتێکەشم پشگیری دەکەم و خودی بەڕێزیش بەڕێبەریش پشگیری ئەم بابەتەی کردووە ئێمە دەرگامان کردوێتەوە بۆ هەموو ئەو کەسانی کە پەیوەندیدارن و کە دەتوانن ڕۆڵیان هەبێت لەسەر گادری دەنگێم سادراوانە بۆ ئەو شوێنانەی کە پەیوەندیدارن بەم بابەتەوە بۆیە خۆشبەختانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و دەپەڕلەمە بە ڕێزەکان و ئەمە ڕێکخراوانی کە پێویستن و پەیوەندیدارن و بۆی ئاگاداری ژیانی ئەم سادراو بن ڕاستی ئێمە دەرگامان کردوێتەوە و بانگێشمان کردوون بۆی کە نزیک و ئاگاداری ژیانی ئەو سادراوانە زۆر باش دەرفەتی کەمەوە کاکارزان دەمەوێت کۆمنتت بزانم لەسەر ئەوەی کە بەرپرسێکی یەکێک لە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان دەڵێت لەسەر ئەمانەی کە ئێستامانیان کردووە دەڵێ با لە سجن بن بۆ خۆیان چونکە ئەوان ڕۆڵی خەڵکیان کوشتووە ئەمە چه جۆرە تێڕوانینێکە کە بەرپرسێکی باڵا یەکێک لە دەسەڵاتەکان لەو سێ دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستانە هەیە دەبێت بەم شێوازە و بەم تێڕوانینە سەیری سادراوان بکات والله من جوابەکەمەوەی ئەڵێم بۆ بەڕێزە ئەڵێم یعنی لە ئەم قسەکردنی ئەو بەڕێزە لە باگراوندێکی دوور لە مافەکانی مرۆڤ و مافی تۆمەتبار و مافە یاسایەکان و ئەم قسەیەکە هیچ یعنی قسەیەکی سادەی و سەطحیە کردوێتی لەسەر بابەتێک کە ئەو لە نزیکەوە من دڵنیاتەکەم و ئاگای لێ نییە یعنی ئەو کەسە و ئەم 12 ساڵەش لە سجنا بوو و ئەی خۆ بێت لە 3 ساڵێکە بێتە دەرەوە ئەی کەواتە وەختە چی ئەڵێ ئەیکەواتە بۆ قانون و دادگا و محکەمە و یاسامان دانا ئەخ بەڕاستی ئەمەیە یعنی تێگەشتێکی زۆر هەڵەیە لە بابەتە یاساییەکان لە بابەتی چاکسازی لە بابەتی کە ئێمە بەڵێ بەرکو بەرپرسیارەتی وەکو پارێزەرەکان وەکو دەستانەی کە پێوەستن بە مافەکانی مرۆڤەوە لەم دۆخەی ئێستادا چۆنە چونکە ڕەنگە خۆتە زانیان دێ دۆسیە لە هەیە لە هەرێمی کوردستان تا بە بەردەوامی گەرمی نەکەیتەوە کەس بیری نییە بەلایەن ڕاست وڵی من بە خۆشحاڵی ئەتوانم پێت بڵێم یعنی نووسیگەی سلێمانی دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ زۆر لە نزیکەوە هاوکارن بە ڕێزان لە داواکاری گشتی زۆر هاوکاری ئەم بابەتەن حتا لە سەرۆکایەتی دەستەی مافی مرۆڤ بە هەمان شێوانیش یعنی بە تەواوەتی ئاگیان لە بارودۆخەکەیە حتا ئەوەی من کە خۆم ئاگام لێیە سەرۆکی دەستەی مافی مرۆڤ لە نزیکە وەستەردانی ئەنجومەنی دادوەری کردووە بەڵام چاوەڕێیەکەی مزانین بابەتی وی کە باسم کرد بێ ئەم تەڵەبی ئەمانە لە ڕووی یاسایە بەرز کرێتەوە بۆ ئەنجومەنی دادوەری چکە ئێوە یعنی بیرمان نەچێ ئێستا ئەوانە ئەوە کەسانی کە ڕەتکردنەوەیان بۆ هاتووە ناکرێ بڕیارێکی تر دەرچی هەر لە خۆیەوە یعنی بەبێ ئەوەی هیچ داواکاریەکە بێ
ئەبێ ئەم بڕیاری ڕەفزکردنەوەی جارێکتر بەرز کرێتەوە بۆ دادگای پێداچوونەوە کەیترەوە ئاخیر مەرحلەی و ئاخیر چارەسەری یاسایە بە نەزەری ئێمە ئەبێ لەوێ ئەنجومەنی دادوەری بەڕاستی ئاخر قسەی خۆی بکا و هیواداری بتوانی بە هەمومان لەگەڵ دەستی سەربەخۆی مافەکانی مرۆڤ لیژنەی مافرۆڤەکە جارێکتر بێنەوە سەر ئەم بابەتە ئەو ڕێکخراوەی کۆمەلگەی مەدەنی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بتوانین ئەو ڕوئیا بینە دادگای پێداچوونەوە کە ئەمە بابەتەکە تەنها لە یەک بوعدەوە نەبینن لەوەی کە لە چاکسازیات چی ئەگوزارێ ئەوە ببینن لەوەی کە لە دەرەوە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و کەسوکاری قوربانیان و ئەوانە هەمووی وەکۆڵێ بە یەک چاوسەیری هەموو بابەتەکە بکەن یەڵە دوا بڕیار بن لەو بابەتە هیوادارم لەو بڕیاریان کۆمنتر لەسەرم جۆرە کەمپینانە چۆنە جۆرێکە لە فشار یا جۆرێکە لە وشیارکردنەوە من وای ئەبینم ئەم جۆرە کەمپینانە زۆر گرنگن بۆ لە هەموو قۆناغانی کۆمەلگەی ئێمەیە چونکە بەڕاستیە بێ ئێمە چاومان لەسەر شوێنی مانەوەی هاوڵاتیان بێ لە ئاساییشە لە گرتوخانەکانە لە بنکەکانی پۆلیسە لەو شوێنانی کە چاکسازی تیا ئاکرێ ئەم شوێنانە شوێنێک نین بە تەنها حکومت خۆی بتوانێت سەرپەرشتی ئەم بابەتە بکە بۆ کۆڵی قسەی فاصل بۆ ئەوان بێ ئەوە تا چاکسازیەک بە هزار ئەوە کەسەوە ئەوەی من ئاگادار بم هەر کەسێک هەر ڕێکخراوی ئەتوانم چ سەردانی بکە ئەمە معنایەوە نیە ئەوان خەلەلیان نیە عفوم کە کاگەشتیان کام قسەیە ئەەکەم تۆ لە موسسەیەکی گەورەیە دنیای خەڵکی تیا کێشەی زۆر گەورەیانەیە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کە ئەچن لەوانەیە زۆر جار نقطەیەک لە نقطەکان ببینن ئێمە ئەوەی کە ئەزانی ئەوەی کە ڕاستەکە ئەوەیە خۆی گرنگ ئەوەیە ئەمان لای ئەمان و نەبێ خەلەلەکان کە لە لای ئەمان و بوو بابەتەکە بە شتێکی یاسایی تر و ئەوەی کە لە دەسەڵاتی ئەمان بێمە قسەی لەکەین ئەوەی کە لە دەسەڵاتی ئەوان نەبێ ئێمە لەگەڵ ئەمانەوە کۆڵێ قسە ناکەین ئەیگەینە سەروتر ئەبێ قسەی لەسەر بکەین ئەمەیە بابەتەکە کە ئەبێ بەم چاوە سەیری زۆر سپاس بۆ ڕێکە لاوەڕێزان کاک هەستیار عەلی واروها بەڕێز کاک ناوەکەتم بیرتویە کارزان ببورن کارزان فازیل پارێزەر واروها بەڕێبەری ڕێکخراوی DHRD لە سلێمانی سپاس بۆ دەرفەتەی کە بێمەتان باشی بینەرانی عزیز ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0 لە ڕێگەی ڤایبەر و تەلەگرام و پشتیوانەکانی خۆتان بۆ گێڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی بۆ سادراوانە بنێرن سپاس بۆی کە تام ساتێ بەرنامە لەگەڵمانە بوون تا بەرنامەیەکی تر و گفتوگویەکی دیکە بەخوای گەورە و مێرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ